دیتنا من استرانا برینو که گلک باشتر بود چون که وشیانت باش دیتین دنگیت گلک باشه اگر تسترانا کدی حال بشار با دیتنا من گلک باشتر بود چون که ما سپندت کردم تو میلو دیت هاتی خار خاطراتی کفتت ناف استرانه ده دیتنا من اگر تسترانا کدی اختیار کرد با گل باش بود دنگیت نه خرابه دنگیت گلک باشه ادات گلک جوانا تشتش کنترل سر ایقاع کی کنترل سر سلیقه بکی در برینا پیوان زور باش بود شیوه که گشتی زور باش بود بس بتونیم افتی بینی بود شیانت باش دیتین هیچ دارم توی سر کفتی دکتۆر فەر ئەمن وەچی کاک خەتابەت لێ ناکەم ئەتوی کوشت بێگزاری من وات لێ ناکەم ئەوەن سوالەکەت لێ دەپرسم بە خۆت موسیقی سوالە چ لێ دەدەی سەرەتا بەڵام لێ دەدەی باشیان لێ نادا ژەنیارە لێدان دەزانم ئەمن دەمەی غەڵەت بکە هەتا بیگرم لەسەر شان و چونکە هەندێک جار تماشای ئەولاد دەکرد هەندێک جار تماشای ئەولاد دەکرد ئەتوو دەبیت گوێت اتفاقمان نەکرد جارەکەی تریش گوتمان بەڵام تو ئەلێرە ئەوەستی بۆ نمونە حەزەکەی تۆزێک بزوڵێت و تۆزێکی ناکە حەقت بەولادان نەبی حەقت بەولاد کامێرە هەیە مادەم ئەوەنە لەگەڵ یا بچوو تا پێت بوتایەتەوە باشتر بوو وەڵا مانعم نییە عادە دەکەن دەچم نابی جوامینیش یعنی بە دەگەڵ ئیقاع بووی ئەم دیتم یعنی باش بووی بەس یەک تشتە بوو وەختی ئەوان دەمەی ئەوە لە بۆ هەروە بزانم وەختی ئەوان مۆسیقیان دەگۆ ئەتو فکرت لە چێ بوو لە شعرەکە بوو یعنی کەنجی بێ ناو گۆرانیەکە دخولەکە گۆرانی بە حساس یعنی وا دەڕۆی وا دەڕۆی ئەحساس باش بوو زۆر بەشە مامۆستا فەرموو دەستخۆش کاک حەمید دەربڕینی و شەباژ و بەڕاستی لە کۆپلەی دووەم لە شوێنی خۆت داخل نەبوویت دەبا دوو جار مۆسقە لێدا بە پاپام پاپام پام دەبا دوو جار لێدا وەکو مەقام باش بووی ئیقاع باش بوو وەکو تەنسیق لەگەڵ گروپی مۆسقا زۆر باش بوویت هیوای سەرکەوتن بۆ دکتۆر سپاس کاک حەمید بڕاستی ئێمەژی عینی ئەو ڕێی کاک خەتاب گوتی نەهاتەوێ گۆرانیان خۆیان داوی تە باش گوت یانی تە مەزبوط گوت بەستە زێدە نەکرد یا باشتر بوو دەست پێکێتەوێ گۆرانیە بگۆتە و گۆرانیە یەکەمین جارە دومین بگۆتە بەرزتر بوو یعنی کاک ئارارات دوێ مەسەلێدە زۆراتە بر بڕاستی بر گۆرانیە ئاول دەرەجەکدای لە یاد دووە هەستی خۆت تشتێکی زۆر 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 خستێ ئێتە بالعکس بوو ئەوانە ئەو تەئسیرایە بەری ئەو ژیانی هونەرمەند ژنۆرمەندێک فەرق دەکە گزانە بێت چۆن اختیار بکەن لێتە غەڵەت تێتر نەیانی ها لێتە واژبێ خۆ باش کرد سپاس کاک حەمید دەست خۆش ڕێی منیش وەکو گروپی لیجنە لە گۆرانی یەکەم باشتر بووی تا گۆرانی دووەم بەڵام ئیمتیازێک لەلای من زۆر گرنگە کە لە تۆ دابینیم بە نەرمی گۆرانی دەوت ئەوەش خاڵێکی زۆر گرنگە لەو کەسانی کە چەندین ساڵ گۆرانی دەڵێن پاشان دەکەونە سەر ئەو بڕیارەی دەبێ گۆرانی وتن چڕینی گۆرانی نەرم بێت ئەوە خاڵێکی زۆر سەرکەوتۆ کە لە تۆ دابینم بە نەرمی گۆرانیەڵێیت چکم هەموو شتێک تەکنیک و هاتوو هاوار نییە لە گۆرانی هەردووکتان ئەدایەکی باشتان هەبوو بەڕاستی ئەمڕۆ زۆر باش بوو سەرکەوتوو بیت و بزانین دوا بڕیاری لیژنە چێ بێت دەست خۆش بێت